بەبێ ئەملا ئەولایڵێم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ژار خواردوو کراوم و دووسێ مانگیش پێش هەشتی تەمووز ئەم تاوانە بەرامبەر بە من ئەنجام درراوە وە زانیاریم بۆ هاتووە لە زانیاریەوە کە ئەم کارە بەرامبەر بە من کراوە یعنی وە نەبێ بەڵام سەرنجامی پشکنین ئەمەم بۆ دەرکەوت بێ سەرنجامی پەرۆشی ئەو کەسانەی پەرۆشی خەڵکی وەکو ئێمەن دزیان بە زانیارێکە کرد کە بابم بەلا بەختیار فریای خۆتکەوە و دوای هەفتەیەک دوای ئەوە دیسان هەر ئەو سەرچاوەیە بە منی وت بەڵکو بە وەستا حەسەنیش بڵێ ئاگای لە خۆی بێ بەڵێ من لە ڕاستیە بە حکمەوەی کە لە ژیان بە خراپەیەکم نەکردووە جگە لە کوردایەتی لە ژیانمە فایلم نییە هیچ دەوڵەتێک لە دەوڵەتەکانی ئیقلیمی گومانی لە هەڵوێستی کوردایەتی من نییە سەنگەرەکان شایەتن کە پێشبەرگە بووم خۆناغە سەختەکان ئەزانن خەڵکانی وەکو ئێمە چیمان کردووە و لە ناو یەکێتیە یعنی لە جەنابی مام جەلالەوە تا ئاخر سەرکردە دامەزرێنەر هەموو ئێمە دۆست بووین هەموو هاوسەنگەر بووین هاوخەبات بووین وا یعنی من هیچ گومانێکم لە خۆم شک نابرد هۆکارێکە بێ تاوانی وا بەرامبەر بە من ئەنجام بدرێت بۆیە بڕوا بکەن سێ دانە هەفتە ئەو زانیاریی پێم گەیشت فرامۆشم کرد لێکمەدایەوە بۆ هۆکار چیم کردووە لەو ڕوونکردنەوەی بۆ بەڕێستانم بڵاو کردوەوە پەیامی ڕۆژنامەنووسی وتومە ئەگەر کەسێک بگیرێ و لە لێکۆڵینەوە بێ ناتوانم بڵێم ئەوە هەتا لە لێکۆڵینەوە ئەسەلمێنرێ کە ئەوە المتهم بەریء حتى يثبت إدانته تەواو تاوانبار بێ تاوانە هەتا تاوانەکەی ئەسەلمێنرێ من هیچ کەسێک لێرە ناتوانم تاوانبار بکەم بەڵام داوام وایە لە دوای لێکۆڵینەوە کە بێگومان من پەیگیریەکی ورد و پۆڵ و هەمەلایەنەی ئەم کێشەیە ئەەکەم هەروەها ئەزانم هەڤاڵ باڤڵیش ئەوە ئەکا وەستا حەسەنیش ئەوە ئەکا باخب من ڕۆژ بوو ئەو قسانی کرد بە ناوی ئارام کوردستانیەوە ئێوە بوون بەڵێ فەرموو چکە من شکاتم لێ کردوون ئەو پەیجەی کە بەڕاستی یعنی یەکەمین پەیجە کە زۆر نامەسئولانە تەعاملی لەگەڵ ئەم کەیسەی من کرد و شتێکی کابرایەکی بڵاو کردەوە بناوی ئارام کوردستانی من نایناسم هەم لە پەیجەکە شکاتەکەم هەل بە ئارامەکە شکاتەکەم بەڕاستی نە پەیجەکە ئارامە نە ئارامەکە ئارامە ئەوە ژیان بوو لام وایە ژیان بوو ئەی وەڵا ئێمە دامان نەخستووە ئێمە نەمان کردوەوە دامان تا داماخست بێ بەڵێ پێتان وانیە وڵاتانی دەوروبەر و دراوسێ یان لە دەرەوە یەکێتی حزبی دیکە هەبێ کاریگەری لەسەر کێشە ناوخۆیەکانی یەکێتی و ژار خواردنی بەڕێستانە بێ وەڵی دنیا وای لاتوە تۆ ناتوانانی بێ فاکتەری کاریگەری دەرەکی بێت هەموو دنیا وای لاتوە ممکن نییە تۆ بڵێ من ئەتوانم هەموو دەرگاکان لە خۆم داخەم هیچ کاریگەریەکی دەوروبەرم لەسەر نابێ کەم یا زۆر